بەڵێ بە هەر سڵاوت لێبێت دیارە ئێمە لە دۆڵی ئەلیاوین لە سنووری جەباری لە ناحەیەی قادرکەرەم لێرە وەک نەریتێکی ساڵانە بۆ پاراستنی کللتور و دابنەریتی کوردەواری فستیڤالێکی ساڵانەی ئەسب سواری بەڕێوە ئەچێت لە فستیڤالەکەدا زیاتر لە 40 ئەسب سوار لەسەر ئاستی گشتی ناوچەکانی هەرێمی کوردستان بەشداری فستیڤالە کە بنووە بە شێوەیەکی گشتی لە فستیڤالەکەدا لیژنەیەک دروست کراوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی گشتی باشترین ئەسپ و باشترین ئەسب سوار دەستنیشان بکرێ وەکو لە دیمەنەکاندا دیارە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت ئەمە دیمەنی ئەو ئەسب سوارانن کە ئێستا لە دۆلی ئەلیاوە لە ناوچەکە کۆبوونەتەوە و بە شێوەیەک لە شێوەکان زیاتر لە 40 ئەسب و 40 ئەسب سوار بەشدارن لە فستیڤالەکە نمایشی ئەسب سواری خۆیانەکەن ئەم فستیڤالە دیارە بە شێوەیەکی گشتی ساڵانە لە هەر شوێن و ناوچەیەکی کوردستان ئەنجامەدرێت وەکو خۆیان باسیەکەن ئەمە هەشتمین ساڵەکە فستیڤالی ساڵانە ڕێکەخرێت ئەمەش دیمەنەکان ئەوەی کە گوازراوەتەوە و لە دیمەنەکاندا دەرەکەوێت. من بەڕێز وریانووری ڕێخەری فستیڤالەکەم لەگەڵدایە کاگوریا سڵاوت لێبێت. ئامانستان لە ڕێخستنی ئەم فستیڤالە چیەوە چەند کەس لە فستیڤالەکەدا بەشدار؟ سەرەتا بە ناوی خۆمەوە بە خێرهاتنی ئێوە و هەموو میوانەکانەکەم مەبەست لەم فستیڤالانە چاوپێکەوتنمانە بەو کەسانەی بەهۆی موبایل و شتۆ کە لێمان دوورکەوتنەوەتەوە و دوایەوەش ئەمە نەریتێکی کوردەواریە و زیندووکردنەوەی ئەو نەریتەیە و حەزەکەین پەرەی پێ بدەین و دوایەوە ئەم فستیڤالە لە هەموو شوێنێکەوە میوانمان هاتووە هەر لە کەلار و دەربەنی خان و شارە زور و قەڵاتزیێ و کەرکووک و لە لەیلانەوە لە هەموو شوێنێکەوە میوانمان هاتووە. شتەکە بۆ ئەسب سواریە هەر بە مەبەستی یەکتر بینین و ئاشنابوونی یەکتریە و یەکتر ناسینە. کاگوریا چەند ئەسب سوار لەم فستیڤالەدا بەشدارن و دواتر ئەو لیژنەیە لەسەر چ ڕاستپاردەیەک باشترین ئەسپ و سوار چاکەکان دەستنیشانەکەات؟ وەڵی ئێرە نزیکەی 30 بۆ 40 ئەسب بەشدارە. هەڵبژاردننی ئەسپەکەش لەسەر بنەمای کوردی سەر و کلگردنە یاخود چەپۆکانی پێڵێن هەڵپەرکێکردن و ئەم شتانەیە شتەکە زیاتر لەسەر بنەمایەوەیە. کاگوریا ئەگەر باسی کللتور و دابنەرێتی کوردی بکەیت لە ڕابردوشدا سوارچاکی کج و ئافرەتە بوون بۆچی لەم فستیڤالە ئەوان بەشداریان نەکردوبوونیان نییە؟ وەڵی هەتا ئێستا ئەو شتە ئێسمە سواری ئافرەتمان هەیە هەڵبەت ڕەنگە شەرم کابێت ئەم شوێنانەوە هەتا ئێستا لای خۆمان شتێکی وای لێ نەهاتووە ئافرەتەکان بتوانن بەشداری ئەم جۆرەشتانە بکەن. زۆر سپاسانە. بەڵێ ئەوەی وەکەوەی کە ڕێخەری فستیڤالەکە کاک وریا ئاماژەی پێکرد لە فستیڤالەکەدا زیاتر لە 40 ئەسب سوار و 40 ئەسب بەشداری نمایشەکە ئەبن دواتر لەلایەن لیژنەیەکەوە بە تەواوەتی ڕاستپاردەی فستیڤالەکە شی ئەکرێتەوە و ئەو کەسانی کە باشترین ئەسب و باشترین ئەسب سوارن دەستنیشان ئەکرێت.